با بەشداری زیاتر لە 70 خوێندکار و با خستنەڕووی 25 پرۆژەی زانستی لە بواری سیستەمی کۆمپیوتەر، کۆلێجی زانست لە زانکۆی گەرمیان یەکەمین فستیڤاڵی ساڵانەی زانستی کۆمپیوتەری ئەنجامدا. لەم فستیڤاڵە زانستیەدا خوێندکاران ڕۆڵی گەورەیان هەبوو. هاوشانی مامۆستاکانیان توانی بوویان سوود لە وانە زانستیەکان ببین و ئەوەی لە بازاڕی کاردا پێویست بێت ئەمان با ڕێگەی زانستی بەرهەمی بهێنن. لێرەیە خەڵکی ئەوانەی کە لە بازاڕن ئەتوان بێنە ئێرە پێداویستەکانی خۆیان لێرە ئێمە چاکمان کردمانە بە سیستەم کەواتە ناساندنی بازاڕی کارە بە ناوەندی ئەکادمی و بەستنەوەیەتی پێویستەکە هەموو زانکۆکان بەڕاستی ئەمە هەبێ ینی ئیشی زانکۆ ئەوەیە بەڕاستی ئەوەی کە پێویستیە لە بازاڕە پڕی کاتەوە پرۆژەکانی ئێمەش بەدەر نییە لەوە بە خوێندکار لای ئێمە حەزی لە شتی پراکتیکە. ئێستا من ئەو پرۆژەی کە داومە بە خوێندکارەکان دروستکردنی ڕۆبۆرتێکە ڕۆبۆرتەکە ئەچێتە ئەو شوێنانی کە مینەها ئاستەنگە ئەگەر کەسێک بتوانێت بڕوات یان لە کاتی شەڕاتۆ ئەتوانی بەکاری بێنی. لێرە ماڵی زیرەک و ڕۆبۆت و تەکنۆلۆژیای زانیاری و داتا و خشتەی کاری فەرمانگە و کۆمپانیەکان و کاری ئەلکترۆنی لە بواری بازرگانی و ڕێخستنی سیستەمی کار با شێوەی ئەلکترۆنی و چەندین بابەتی زانستی تر بەدەستی خوێندکاران بەرهەم هاتبوو. لە شێوەی پێشانگایەکیشدا هەموو ئەمانە پیشانی میوانەکانی فستیڤاڵ درا. توانیمانە ڕوبوتێک دروست بکەین کە بە موبایل تەحەکومی بکەین و هەمان کات کامێرەی چاودێری لەسەری بێت و هەر بە هەمان کات توانین تەحەکوم بە کامێرەی چاودێریەکە بکەین و جوڵانی ڕوبۆتەکەش هەمان کات لە ڕێگەی موبایلەکە تەحەکومی تەواوەتی پێ بکەین. ئێمە کۆنتڕۆڵ ڕوومان دروست کردەوە تا ژووری کۆنتڕۆڵ کاتێک دەرگاکە ئەکەینەوە گڵۆبەکان ژوورەوە پێوێن. ئەم پرۆژە ئێمە زۆر بۆ دەرگای دەرەوە کاردێت واتە کلیدۆر کاتی دەرگاکەکەینەوە گڵۆبەکانمان پێوێ بەڵام ئەتوانی ماوەکەی زیادکەین بۆ چرکەیەکیان دوو چرکە بەو جۆرەیە. ئەم پرۆژەی مەسوودی زۆر بۆ کۆمپانیاکانی نێدۆڕک چونکە دەتوان لە ڕێگەی ئەم پرۆژە ئێمەوە بە ئاسایی کۆنتڕۆلی نێدۆڕکەکان بکەن. ئەو یوزەرانێک کە دێنە ناو نێدۆڕکەکانەوە دەتوان لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ترافیکیان بکات. ئاخوا یوزەرە بەمەوە سیاکردنی وێبسایتێک دێت یاخود تەنها یوزەرێکی ئاساییە. پەرەپێدان بە ناوەندە زانستیەکان هانی خوێندکاران دەدات. پێویستی ناوخۆیی هەرێم لە بواری تەکنۆلۆژیا و بوارە ئەلکترۆنیەکان پڕ بکەنەوە. لەم ڕێگەیشەوە جیالەوەی دەرفەتی کار بۆ خوێندکار دەڕەخسێت. هەروەها کوردستانیش دەچێتە قۆناغێک کە هەموو دامەزراوەکانی کەرتی تایبەت و گشتی سیستەمی زیرەکی تێدا پەیڕەو بکرێت. شاخان محەممەد، کورسات نیوز، کەلار.